بنای خواهی گەورە و میهرەبان ئەنجومەنی مامۆستایان پێشەنگلی سۆران هەڵسا بە سازدانی کۆنفرانسی ناوچەی خۆی کە هەڵبژاردنەوەی بەرپرسیلق و کارژێڕەکانی بوون لێرەدا بە شێوەیەکی زۆر ئازادانە بە شێوەیەکی سەر بە خۆیانە مامۆستایان دەنجیان بە پاڵێوراوی بەرپرسیلقان هەڵبژارد و کارژێڕانیشان دەستیشان کرد. بێگومان ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگەیەکێکە لەو ڕێکخراوە پیشەیە ئەکتیڤانەی کە لەسەر ساحەی کوردستان کاری کردو و داوای ماف و مافە ڕەواکانی مامۆستایانی کردووە لە ساڵانی ڕابردوو دەمانەوێت کەسی بوێرتر کەسی گەنج خوێنی گەنج بێتە ناو ئەم ڕێکخراوە بۆی زیاتر داکۆچی لە مافەکانی مامۆستایان کە بێگومان مامۆستایان لە هەرێمی کوردستان چینێکی زیندون بەڵام بەداخەوە کە حکوومەت و وەزارەت نەهاتۆتە سەرخەت تا ئێستا بە سادەترین مافەکانی خۆشیان کە داکەوچیکردن لە مافەڕەوەکانی خۆیان مافی موچە کە سادەترین مافە کە تا ئێستا پێیان نەدراوە لەبەرەوە داواکارین لەو کەسانی کە دێن جڵەوی دەسەڵاتی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ دەگرنە دەست مامۆستایی بوێر بن داکۆچی لە مافەڕەوەکانی مامۆستایان بکەن و مامۆستایان بەرەو ئاقارێکی وا بن کە ئاقاری ڕزگاربوون بێ لەم بێسەروبەرەیی هەم یەکێتی مامۆستایان کە تێکەوتووە هەم حکوومەت تێکەوتووە.